تەلەم بۆ کابراکن کابرا جواوەداتەوە پێمان ڕابێرێت لەبان ئەوەشەوە ئەم ئیشەشی پێم کوردەبانەوە پێم ڕابێرێت ئەڵێ بێن بەلای مەخمور ئەلوێ چاوەڕێتان لای عەلەمە گەورەکە ڕووین بۆ وێستین نییە کابرا دوایینجا تەلەفۆنەکە ئەلێ بە لای حێسنایی کەرکووک لای بەلا حێسنایی کەرکووە لێ چاوەڕ ئەلێ وێستین نییە چەند ڕۆژێکی پێچێت ئەلێ بێ تەلاقیدا من پارەت بۆ ئەگەڕێنمەوە تەلاقشی پێم داد پارشی نەگەڕانە وتی بێ بەلای ڕسمەکەی مامەڕیشە لە سوۆرجە ڕۆژما بۆ وێن نەبوو تۆ ژنەکە تەلاقدا و پارەکەشت ڕۆی پارەکەمش ڕۆی هەم ژنەکەم تەلاقدا هەم پارەکەمش ڕۆی 4 ملیۆن و نیوم ڕۆیشت ئەوجا وتی بە ماسەرکارد پارەت بۆ ئەگەڕمە ماسەرکاردش پارەی بۆم نەگەڕانەوە ئەوجا ئەڵێ بە تەکسیە بۆتم ناردووە بە تەکسیشنی ناردووە یعنی من تەنها ئامافرەتە مارەم بڕی کەس قەناعەتی ناکە قسەکردنمانش چۆن بوو تەنها دووجا قسەم کرد لەگەڵ ئامافرەتەیە کابرا ئەیکرد بۆ ئافرەتەکە و ئەیکرد بۆ من ئەنی دووە من و ئافرەتە قسەمان ناکرد کابرا لە بینمان بوو تەڕەفی سێم کابرا لە بینمانە بوو هەر ڕەشە ئەداد یعنی ئەلێ حەچیت بکە هیچت پێ ناکرد بۆ خۆت لەما خۆ دەدامش و داوای پارەش مەکە ینی معقولە من 4 ملیۆن لێم ڕێشتووە من کەمەندامێک ماوە نابینە ئاوای لێم کردووە ئەنی کەس قەناعەتی پێ ئەکرێت ئەو من نابینم ئاوام لێ هاتووە